بخير بين بياوري هردو برزان دكتور عبد الرحيم بريو بري قشتي كشتكالي هولير بلاي برزم كاك هبن سيد هبن بريو بري سايدو هولير بوكالة يستمان او راب جيرين اما للجني بالا لباريزغاي هولير لبياني ودز دكريت باورغرتني جنبي جوتياران لسنوري باريزغاي هولير كواتا تسويق ببي او برنامج ميكانيزمي ك بهمانجي وبتنسيق لقر وزارة بازرگاني عراقي لحكومتي فيدرال دراوة وإما بياني لكاجمل هشتي بياني قوناغ بقوناغ ببي أو خشتي كدال دراوة بالنسبة قضاء ناحية كان أو شويناني كشتوكالي جن بزوي لذكري إما باز لقرم دكين كوردة جيريتن بويا ليروا دانشتوا يا بابلين فلاحة كان جوتيارة كاني شاري هولير دليادة كينوا كبا بروسية زور شفافانة وعادلانة بيكساني لبياني وإما دز دكين بورقرتني جنم ببي أو ميكانيزمو أو برنامج كداما رشتوا تمنا دكين كوا بريكوبيتشي بي لهمان كاتج داوا لهر جوتيارة برز دكين كلهر شوينك لأثناء تسويق كردنكا ورقرتني جن مكا هستي بوكل كوا كشيك هي نعدالتيك هي فرق زیاوازێک هەیە بە زووترین کات ئێمە ئاگادار کاتەوە ئێمە خۆمان سەرپەرشتی دەکەین بۆی بتوانین بە باشترین شێوە ئەو پرۆسەیە بەڕێ بکەین لە بەرژەوەندی جوتیارانی خۆمان. ڕێژەی وەرگرتن نزیکەی 110,000 تەن بەبەر شاری هەولێر دەکەوێتن بەپێ ئەو ڕێژەیە کە هەیە و حکومەتی فیدرالی دایناوە. من بۆ زیاتر باسکردن لەو بابەتە دەرفەت دەدەم بە هەردوو بەڕێزان كاك دكتور عبد الرحيم وهم كاك سعيد إجباد زيادة تفاصيل بابتكان تان لو باز بكن لدواتر أجاهر بسيارك تان هودين بو خزبتان فرد دكتور بناوي خواهي قولوا مهربان زور سپاس و برز زيقلي فارزگار كاكمن كارون كنوشي تاويدا سبارت بو حصة كتحريك لابو زوتيراني حريمي كردستان طبعا ناكا لجل سطا تاردوني تقريبا تاردوني دكا لو براي كبرهم هندراوا نزیکەی ئەقلیم 2,900,000 تەنی هێناوە بەرهەم هێناوە هەولێر بە تەنیا 706,000 تەناواتە دەکات 114 طبعا ئەو ڕێژەیە هاتە خوارە ڕێژێکی زۆر کەمە بەڵام لەگەر واقعدا ساڵانە کە ئەم غەدرە زوتیارانی هەرێم دەکرێتن بە هەندێک حجەت ئەو حجەزادن پێم باشە لە ئیدارەی وەزارەتی کشتوکاڵی بەغدا و بازرگانی کە لێژنەیەک تەشکیل بکرێتن بۆ مەبەستی دراستکردن لە هەموو پارێزگەکان پارێزەکانی ناوەڕاستی جنوب و هەرێمی کوردستان بۆ لێکۆڵینی لەو حجانەی کە ئەو بڕە قوتەی فەلاحی هەرێم دەبڕدرێتن. طبعا ئێمە جوتیاران دڵنیا دەکەین لە ئەوانەی کە ناویان نووسراوە بە حەسەی خۆیان کە بۆیان دیاری کراوە بە ڕۆژەکان کە پێیان دەدرێتن و ئێمە هەموو ئاسانکاریەکیان بۆ دەکەین بۆ ئەم مەبەستە هەروەکو جەناوی جێگیر باسی کرد هەر کێشەیەک پێیا و ئەتوانن سەردانی هەر یەک لێمە بکەن یاخود لێژنە بکەن ئێمە دەتوانین کێشەکانیان بۆ چارەسەر بکەین. من ترفت ببراي برزم ددم كاكيمن كبيا قال سپاس بۆم دەرفەتدا زۆر سپاس بۆ کاکێ من و کاک دکتۆر عەبدوڕەحیم دیارە پرۆسەی وەرگرتن ئێمە پێداگری لەسەرەوە دەکەین ئەو ڕێژەی بۆ هەر جوتیارێک دانراوە پێویستە لەو ڕێژەی خۆی زیاتر نەکات هەر جوتیارێک حەزمەکەی خۆی چەردا دەتوانێت ڕۆژانە بینی تەسلیمی سایلۆی بکات و هەروەها ئێمە لە چوارچەوەی ئەو خشتە بەندەی کەوا کراوە زۆن کراوە ئەو مەتیقەی کەوا بەرهەمی زووتر بە دەرفەتی دورینەی لێدەستی پێکردو ئێمە یەکەم جار بڕی بەرهەمی ئەو ناوچەیە وەردەگرین و هەروەها هەموو جوتیارەکان لە یەک کار ناتوان بێن بەشە گەنمی خۆیان بە بازار بکەن وا باشە پابند بن بۆ خشتەیەکەوە وەکو لیژنەی باڵا دایڕشتووە لە چوارچەوەی ئەو خشتەیە ئێمە دەست دەکەین بە وەرگرتنی گەرمی جوتیاران. پێشم خۆشە ئەوە ڕابگەێنم بۆ هەموو لایەکەوە جوتیاران ناتوانن سیارە یان بار هەڵگری بێ ڕەقەم بێنن ناو سایلۆ و هەروەها ئەو بڕە بەرهەمەی کە باری دەکەن نابێت لە کۆنتێلەر یان حاوەی سەرداخراو بێت پێویستە سەری کراوە بێت بۆ ئەوەی ڕۆتینی وەرگرتن و شێوازی وەرگرتن ئاسانتر بکات بۆ کارمەندانی سایلۆی هەولێر. ئێمە پشت ئەستورین بە لیژنەی باڵای وەرگرتنی گەنم لە پارێزگای هەولێر هەر بەرنامەک و هەر کارێک هەبێت و هەر ڕخنە و پێشنیارێک شێبێت دەتوانن لەو لیژنەیە ئاراستەی بکەن و بە دنیاییەوە ئێمە بە دووادارچوونی بۆ دەکەین و جێبەجێی دەکرێن. ئێستا کەش دەرفەتیستان دەینەوە برای بەڕێزمە کاکێمە زانین چ داواکاریگەن چ پێشنیارێک پرسیارێکتان هەیە؟ بە شەعاردی مانگانەی شاری هەولێر ساڵانە پێویستی بە 212,000 تۆن هەیە لە موسمی تەسویق ئێمە 110,000 تۆن
گەنمی جوتیاران وەردەگرین بە دنیایەوە پێداویستی شاری هەولێر لەو حەزمەی زیاترە و بەرهەمی جوتیارانیشمان لەو حەزمەی زیاترە بەڵام بڕیارەکانی بەغدا دیارە پرۆسەی وەرگرتنی بەغدا پرۆسەی وەرگرتنی گەرم حکوومەتی عێراقی سەرپەرشتی دەکات و ئەو قەراراتانە هەموو لە حکوومەتی عێراقی دەردەچوو ئێمەش وەکو سالیەوە هەولێر ناچار بین پابەند بین بە ڕێنماییەکان و بڕیارەکانی حکوومەتی ناوەندی عێراق دیارە بەرهەمی ناوخۆ لەوە زیاترە ئێمەش هەست بەوە دەکەین بەڵام ئەو ڕێژەیە دەستنیشان کراوە ناتوانین لەو حەزمە زیاتر ئێمە وەری بگرین